بەناوی خدای گەورە و میهرەبان ئامادەبوانی بەڕێز میوانانی قەدرگران زۆر زۆر بەخێر بێن بەیانیتان باش. ئەمڕۆ بەردی بناغی پرۆژەیەکی زۆر گرنگ دادەنین کە سەنتەری هوشیاری و شیاننەوەی ئاڵوودەبوانی مادە هۆشبەرەکانە. دەستخۆشی لە دەستگای خێرخوازی بارزانی و ڕێکخراوی LDS دەکەم بۆ جێبەجێکردنی ئەم سەنتەرە گرنگە و هیوادارم لە ماوەی دیاریکراودا تەواو بێت و بخرێتە خزمەتی چارەسەرکردنی تووشبووان و ئاڵوودەبوانی مادە هۆشبەرەکان. من دەمەوێت زۆر بەتایبەت سپاسی ڕێکخراوی LDS بکەم کە ماوەی 10 ساڵە لەگەڵ دەستگای خێرخوازی بارزانی کار دەکەن و پشتیوان و پاڵپشت بوون بۆ کارە خێرخوازیەکانیان. هیوادارم پاڵپشتی و دۆستایەتیان لەگەڵ ڕێکخراوی بارزانی بەردەوام بێتن ئینشاءڵڵا. بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان پرسێکی زۆر گرنگە بەلای حکوومەتی هەرێمی کوردستانەوە، بۆیە بە شێوەیەکی زۆر بەفراوان و هەمەلایەنە کار لەسەر قەڵاچۆکردن و ڕوبەڕووبوونەوەی ئەم کێشەیە دەکات کە هەڕەشەیەکی مەترسیدارە بۆ سەر کۆمەڵگەکەمان و زیانی هەمەلایەنەی تەندروستی و کۆمەڵایەتی و ئابووری و ئەمنی لە هەموو بوارەکانی ژیانمان دەدات و هۆکارێکی سەرەکی لاوازکردنی گەنج و لاوەکانمان و سەرمایەی مرۆویشیانە. بۆیە ئێمە بە هەموو شێوەیەک کار بۆ ڕێگەگرتن لە زیاتر تەشەنەکردنی ئەم هەڕەشە گەورەیە دەکەین. هەر بۆ ئەم مەبەستە حکوومەت یاریمی کوردستان لێژنەیەکی باڵای بۆ بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان پێکێنەوە کە ژمارەیەک لە وەزارەت و دام و دەستگا پەیوەنددارەکان تێیدا بەشدارن. هەروە سندۆقێکیش بۆ پەرەپێدان و شیاننەوەی و چارەسەری توشبووان و ئاڵوودەبوانی مادە هۆشبەر دروست کراوە و دروستکردنی ئەم سەنتەرەش بەشێکە لە هەوڵەکانمان بۆ یارمەتیدانی توشبووان و ئاڵوودەبووان و هاوکاریکردنیان بۆ دووبارە شیاننەوەیان و گەڕاننەوەیان بۆ ژیانی ئاسایی. هەروە ئەم سەنتەرە هەوڵێکە بۆ زیاتر پەرەپێدانی هوشیاری لەبارەی مەترسی و لێکەوتە و کارەساتی بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر. لێرەدا خاڵێکی گرنگ هەیە کە لە بابەتی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەرەکان پێویستە باسی بکەین و هەمیشە لەبەر چاو بگرین. ئەویش ئەوەیە کە ئێمە لە کاتێکدا پێویستە بە تونترین شێوە ڕوبەڕووی مافیاکان و بازرگانەکانی مادەی هۆشبەر ببینەوە و سزای تند بدرێن، بەڵام دەبێ جیاوازی بکەین لە نێوان ئەو بازرگانە تاوانبارانە و ئەوانەی بە هەر هۆیەکەوە بەداخەوە دەبنە قوربانی و ئاڵوودەی مادە هۆشبەرەکان دەکرێن. لێرە جێخۆیەتی من سوپاسی دەستگا پەیوەنددارەکان بە تایبەتی دەستگا ئەمنیەکانی ئێمە بکەم بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم دیاردە ترسناکە و زۆر بەداخەوە ئێستا ئەم دیاردە زۆر زیادی کردووە. ئێمە ڕۆژانە دەبینین کە هەڵمەتی دەستگیرکردنی کۆمەڵێک بازرگان بڵاو دەکرێنەوە لە دەستگاکانی ڕاگەیاندن. ڕاستە دەستگیرکردنی ئەمانە جێی دەستخۆشیە، بەڵام لە دڵەوە زۆر نیگەرانین کە دەبینین ئەم دیاردەیە بە شێوەیەک تەشەنەی کردووە کە بووەتە هەواڵی ڕۆژانە. من داوا دەکەم هەم لە حکوومەتی فدرال کە ڕێکاری زۆر زۆر تونتر بگرنە بەر بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو تاوانبارانەی کە بازرگانی بە ژیانی ئینسان دەکە، بە ژیانی خەڵک دەکە. وا دەکەن دایک لە بوونی مناڵی خۆی بێبەش بێ، مناڵ لە نازی دایک بێبەش بێ، باوک لە کوڕ دوور بخرێتەوە، هاوسەرەکان لە یەک جیا بکرێنەوە. ئەمە گەورەترین تاوانە، تاوانبارێک دەتوانێت بەرامبەر بە کۆمەڵگە بکات. بۆیە پێویستە هەمومان لە ڕێگەی پەرلەمان، لە ڕێگەی یاسادانان، لە ڕێگەی تونترکردنی ڕێکارە یاسایەکانی ڕوبەڕووبوونەوەی ئەم دیاردە ترسناکە هەرچی پێویستە بکەین تاکو ئێمە بتوانین کۆمەڵگەی خۆمان لەو دیاردە مەترسیە، لەو هەڕەشە مەترسیدارە پاک بکەینەوە. و
دەوام وایە هیچ پاساوێک نەمێنێ، نە پێگەی سیاسی، نە دەست هەڵات، نە هێز، هیچ شتێک نەبێتە پاساو بۆ ئەوەی چاوپۆشی لەو بازارگانە بکرێن کە لەژێر هەر ناوێک ئێستا وایان کردووە قوربانی یەکەمی ئەم مەترسیە ببنە خەڵکێکی بێتەوە. ئەوەی لەسەر حکوومەتی هەرێمە پێویستە بیکات بۆ ڕوبەڕووبوونەوە و لە لایەکی تریشەوە هەموو هەوڵێک بدەین لەگەڵ دەستگای پەیوەندیدارەکان، ڕێکخراوە نێودەوڵەتیەکان، وەزارەتی تەندروستی پەروەردە لایەنە پەیوەنددارەکانی تر، تاکو ئەم جۆرە سەنتەرانە پەرە پێ بدەین و ئامادەکاری بکەین بۆ جیاکردنەوەی تاوانباران و بازرگانەکان لەوانەی کە توش بوون و بەداخەوە بوونەتە قوربانیان دیاردەیە. وەوە یارمەتی قوربانیەکان بدەین ئەم جۆرە سەنتەرانە زۆر پێویستە. و بۆ هاوکاری و یارمەتیدانیان قوربانیانە بۆ چارەسەرکردن و دوورخستنەوەیان لەو هەڕەشە مەترسیدارە کارێکی وا بکەین ئەم خەڵکە جارێکی تر بتوانن بگەڕێنەوە بۆ ژیانی ئاسایی خۆیان لەناو کۆمەڵگە. بەرەنگاربوونەوەی ماددە هۆشبەرەکان ئەرکێکی نیشتیمانی و ئەخلاقی هاوبەشی هەموو لایەکمانە. پێویستە هەمومان لە خێزانەوە تا ناوەندی پەروەردەیی، ئەکادمی، ڕۆشنبیریەکان، مامۆستایانی ئاینی، دەستگاکانی ڕاگەیاندن، هاوکار و پشتیوانی هەوڵەکانی حکوومەت بن و لە ڕێگەی هەڵمەتی هاوبەش و بەیەکەوە لەسەر ئاستی جۆرە و جۆر کار بۆ پەرەپێدانی هوشیاری نێو کۆمەڵگە و بە تایبەتی گەنجەکانمان بکەن و لە مەترسی و کارەساتەکانی ئەم کێشەیە ئاگادار بکرێنەوە. من داوە لە وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵاش دەکەم ڕێکاری تونتر بگرنە بەر بۆ چاودێریکردنی تەشەنەکردن یا خوا نەخواستە بەکارهێنانی ئەم جۆرە مەوادانە لەو شوێنانەی کە پێویستە شوێنی فێرکردن و خوێندن و قوتابخانە و زانکۆکان. جارێکی تریش من دەستخۆشی لە هەردوو ڕێکخراوی دەستگای خێرخوازی بارزانی و ڕێکخراوی LDS دەکەم بۆ ئەنجامدانی ئەم پرۆژە گرنگە و هیوادارم هەمیشە سەرکەوتوو بن. زۆر زۆر سپاس.